ئەم پۆستەرانە لەسەر شەقام و شوێنە گشتیەکانی کەرکووک دانراون لە کاتێکدا زیاتر لە 2 مانگ ماوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران. شارەزایانی واری هەڵبژاردن و یاساناسان دانانی ئەم جۆرە پۆستەرە بە نایاسایی و بانگەشەی پێشوەختە بۆ لیستێکی دیاریکرا و وەسف دەکەن. بێگومان ئەوەی کابینرێ خوڕوقاتە چونکە هەموو ڕێوشوێنەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنەوە بە شێوازێکی ڕوون و ئاشکرا دیاری کراوە و بەپی یاسا دیاری کراوە و کاتی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن دیاری کراوە کە دەی چوارە دیارە بە دەر لەو موعیدا 1 سعات پێشتر یا چەند ڕۆژێک پێشتر دەست بە بانگەشە بکرێ ئەمە خۆی لە خۆیان خوڕوقاتی ئەو یاسایە کە دەرکراوە بۆیە ئێمە وەکو تاک و لیستە بەشداربووەکان و کۆمیسیۆن خۆی بێ چاودێر بێ بەسەرم بابەتانەوە و لە ڕێگەی ئەو سکاڵایانەی کە ئاگاتە دەستیانە بێ لێکۆڵنەوە بکەن و هەوڵی ڕاگررتنی ئەم خوڕوقاتانە بدەن. ئێستا سەر ڕای ئەو ئێمە کوردێکی کەم هەنگاوی ناوە بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان کارتی دەنگدان لە بەرامبەر ئەوە ئەبینین ئەوان مەرحەلەی پڕکردنەوەی کارت و بایۆمەتری و هەموو شتێک تەواو بۆ دەستیان بە ڕێکلام کردووە. ئۆفیسی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە ڕێگەی کورتسات نیوزەوە ئاشکرای دەکات داوایان لەلایەنی سەرپێچی کار کردووە پۆستەرە نایاسایەکانیان لا بدەن بە پێچەوانەشەوە ڕێو شوێنی دیکە دەگرنەبەر. لە ڕێگای تیمی خۆمانەوە کەوا فۆکس ئەخینە سەر ئەو هەموو ئەوەی کەوا سەرپێچی کراوە لە کوچە و شەقام و هەموو سەرانسەری پارێزگاکە بڵێ ئێمە سەردانی مەسەر ئەو لایەنەمان کرد پێماوتن ئێمە وەکو لایەنێکی جێبەجێگار ئۆفیسی پارێزگاکان ئەوە لە سەرمانە راپۆرتی خۆمانی لەسەر ئامادە بکەین و بەرزیکەینەوە ئیتر باڵێن سەری خۆمانەوە کارژێڕی هەڵبژاردننی بەغدا ئەوان هەڵەسن بە ئەوەی کەوا لەسەر ئەم بابەتەیە. 12 ئایار وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ڕۆژی دەی چواری وەک یەکەم ڕۆژی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن دیاری کردووە. پێش ئەو وادەیەش دانانی هەر پۆستەرێک کە بانگەشە بۆ لایەنێکی دیاریکراو بکات بە پێشێلکردنی یاسای هەڵبژاردن ناو دەبرێت. کارۆن محەممەد، کورتسات نیوز، کەرکووک.